دێنە سەرەوە بابەتەی کە سەرەتای پرۆگرام باسمان لێ کرد بێگومان ئەگەر دەمانەوێت کردێکی گەشت و گوزاری باشمان هەبێت کە پشتی پێوە ببەستین ئەبێت ئێمە ڕێبەرێکی گەشتیاری باشمان هەبێت. ڕێبەری گەشتیاری باشیش کاتێک ئەبێت کاتێک گەشتیار ڕۆمانتیەکات کە ژینگەیەکی جوانمان هەبێت بۆی کە هەم ژینگەکەمان پارێزراو بێت هەم لە ڕێکەتی گەشت و گوزاری و گرنگی هێجا ئەمە کاتێک دەکرێت کە بتوانین ژینگەی کوردستان بپارێزین. هەوڵەکانیش بۆ پاراستنی ژینگەی کوردستان چڕکراونەتەوە. ئەنجومەنی باڵای ژینگەی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکی هاوبەشی لەگەڵ وەزارەتی پەروەردە و چەند وەزارەتێکی دیکە ئەنجام داوە بۆی کە لە بنەڕەتەوە بۆ ئەم بابەتە بچن بۆەوەی بتوانن کە هۆشیاری ژینگەیی سەرەتا لە ناوەندەکانی خوێندنەوە دەست پێ بکەن. تەنانەت کار بۆ ئەو شەکەن کە ئەم بابەتە زۆر بە چڕی بخرێتە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە. ئەو لایەنە پەیوەندیدارە پرۆژەکەیان ئامادە کردووە بۆ ئەوەی کە شێوەی ڕێبەرێکی ژینگەیی لە ناوەندەکانی خوێندن بتوانن بەو شێوەیە سوودی لێوەربگرن. ئەم بەیانیە دەمانەوێت گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین. ئەویش عەبدوڕەزاق خەیلانی گوتەبیژی دەستەی ژینگە کە سەبارەت بە ڕێبەری ژینگەیی وەک پرۆژەی هۆشیاری لە ناوەندەکانی خوێندن چۆن کاری پێکرێت چۆنە چین ئەو سیستەمە جێبەجێ بکەین ئەم بەیانێ گفتوگۆی لەگەڵەکەین و وەڵاممانەداتەوە. بەیانیت باش کاک عەبدوڕەزاق هیوادارم کە باش بی و بەیانێکی پڕ لە خۆشی و تەندروستی و دەست پێ کرد بێت. بزانین ئەنجامدانی ئەم کارانی کە ئەنجومەنی باڵای ژینگەی هەرێمی کوردستان ئەیکات زیاتر مەبەست لێی چییە و تا ئێستا چ هەنگاوێکتان ناوە؟ بەیانی ئێوەش باش زۆر سوپاس بۆ میوانداریە ئێمە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ژینگە دوو مانگ جارێک کۆبوونەوە ئەنجام بدەین بۆ هەر جارە و باسکردنی بابەتێک لەو بابەتانێک کە پەیوەندی بە بابەتە ژینگەیەکانەوە هەیە. ئەم جارە کۆبوونەوەکەمان تەرخان کردووە بۆ گفتوگۆ لەسەر هۆشیاری ژینگەیی لە ناوەندەکانی خوێندن بە میوانداری بە ڕێز وەزیری پەروەردە کۆبوونەوەکە دەست پێ ئەەکەین. باس لەو بابەتە ئەەکەین کە چۆن ئێمە بتوانین لە ناوەندەکانی خوێندن هۆشیاری ژینگەیی بڵاوکەینەوە. ئەویش بەوەی کە ئێمە لە هەر ناوەندێکی خوێندن لە باخچەی ساوایان و تا ئامادەیەکان لە هەر ناوەندێکی خوێندن مامۆستایەک دەستنیشانەکەین وەکو ڕابەری ژینگەیی. ئەو مامۆستایە ئێمە لە سنووری هەر پەروەردەیەک ئەو مامۆستایانە کۆکەینەوە سیمینارێکیان پێشکەشەکەین هەموو ئەو بابەتانێک کە پێویستە لەسەر ژینگە بیزانن و ڕۆژانە یان هەفتانە لە ناوەندەکانی خوێندن قسەی لەسەر بکەن لە کاتی ڕیزبوون و قوتابیان ویان بەرزکردنەوەی ئاڵایان کۆبوونەوەی دایکان و باوکان ئەوان بە ئەو بابەتانە باز بکەن بۆ تەلەبەکانیان بۆ ئەوەی هۆشیاریان لا دروست بێ. بۆ مەبەستا میوانداری بە ڕێز وەزیرمان کردووە بۆ ئەوەی ئەویش لە ڕێگای خۆیەوە هەموو ئەو پەروەردانە ئاگادار بکاتەوە بەڕێوەبەراتی گشتی و بەڕێوەبەراتی پەروەردە لە پارێزگاکان و ئیدارەکان بۆ ئەوەی هەماهەنگی لەگەڵ دەستەی ژینگە بکەن بۆ ئەنجامدانی ئەو سمینارە و کارکردن بە ئەو بڵاوکراوە ڕێنمانەی کە ئێمە پێیان دەین لە کاتی وەرزی خوێندندا. باشە کێن ئەوانەی کە سمینارەکە پێشکەشەکەن و زیاتر ئەو بابەتێک کە باسی لێ ئەکرێت ئەمڕۆ چییە؟ ئەوەی ئەمڕۆ باسیەکەین ئێمە بە شێوەیەکی گشتی باسی ئەوەکەین کە چۆن بتوانین ئەو بابەتە ژینگەیانەی کە هەیە کە ئێستا لەناو کتێبەکانی زانست لە قۆناغەکانی خوێندن هەیە بیکەین بە منهەجێک یعنی بکەین بە بابەتێک لەناو کتێبی زانست نەبێت کتێبێکی سربەخۆبی وەکو هەموو بابەتەکانی تر بۆ ئەوەی لە هەموو ناوەندەکانی خوێندن بە پێی قۆناغە جیاوازەکان بابەتەکانیان بۆ باسکرێ هەر لە باخچەی ساوانەوە شتی سادە و لەسەر ژینگە باز بکرێ بەڵام لە قۆناغەکانی دواتر باسی ئەو بابەتانە بکەی کە زیاتر ئەلبی و تەکنیکین بۆ ئەوەی لە داهاتوودا هوشیارێکی باش لەلایەن قوتابیان و خوێندکاران دروست بێت کە ژینگە بابەتێکی گرنگە و پێویستە هەمومان ئیشی لەسەر بکەین بۆ پاراستنی و تێکنەدانی. ئەو بابەتەی ئێمە ئەمڕۆ دەمانەوێت قسەی لەسەر بکەین. ئێمە نامیلکەیەکمان ئامادە کردووە ناوی ڕێبەری ژینگەییە. ئەو نامیلکەیە هەندێک بابەتی زانستی و ژینگەی تێدایە هونەری تێدایە بۆ ئەوەی ئەو مامۆستایانەی کە ئێمە سمیناریان بۆ ئەوکەین لە ناوەندەکانی خوێندن لە سنووری پەروەردەکان نامیلکەکەیان وەکو بەرنامە لە بەردەستبی ئەمە بۆ تەلەبەکان نیە بەتەنیا بۆ مامۆستایەکانە
بۆ ئەوەی ئەوان هەرجارێک کە چوونە پۆلی خوێندنیان چوون یان کۆبوونەوەیان کرد لەگەڵ تەلەبەکانیان ئەو ئەو نامیکەی ئامادەکردووە مەبەست مێ بزانم تا چەندە سوود لە مامۆستایانی زانکۆ وەرگیراوە بە تایبەتی ئەو بەشەی کە لە زانکۆی سەلاحەدین هەیە بۆ پاراستنی ژینگە لە کۆلیژی زانستی تا چەندە سوود لەو مامۆستایان ئێمە پێشتر بەڵێ ئێمە پێشتر لە ساڵانی ڕابردوو یەک دوو نامیلکەمان دەرکردێ بە ناوی یانە ژینگەی ئەوانە مامۆستایانی زانکۆ نووسیبیان بەڵام ئێمە ئەم جارە خۆمان دەستمان پێ کردووە من ئەم نامیلکەیم ئامادە کردووە و کۆم کردوتەوە هەموو لە ئەنجامی ئیشکردنی خۆمان لە ماوەی ساڵانی ڕابردوو زانیمان کە کێشە ژینگەیەکان چین و چارەسەریەکانیان چییە بۆیە ئێمە خۆمان ئەو بابەتانەمان ئامادە کردووە و دابەشەکەین بەسەر ئەو مامۆستایانێک کە هەر خۆشمان ئەچی سمیناریان بۆکەین من تا ئێستا لە سنووری حوت پەروەردە سمینارم ئەنجام داوە و بەردەوامی شەبین لە هەفتەکانی داهاتوو بەر لە کۆتایی هاتنی وەرزیانی بەر لە کۆتایی هاتنی مانجی دەشت هیوادارین هەموو ئەو سنووری ئەو پەروەردانە بەسەر بکەینەوە و سمیناریان پێشکەشکەین و ئەو نامیلکانیان بەسەر دابەشکەین بۆ ئەوەی ببێتە بەرنامەیەکی کارکردن بۆ مامۆستایان کە وەکو ڕێبەری ژینگەی دەناسێنرێن لای ئێمە باشە تا چەند توانیتانە سوود لە شارەزانی بواری پەروەردە وەربگرن ئێمە هەماهەنگی زۆرمان هەیە لەگەڵ مامۆستایان بە تایبەتی لەگەڵ وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتەکان بۆ ئەوەی هەماهەنگمان بن لەوەی کە ئەو بابەتانەی کە پێویستە لە ناوەندەکانی خوێندن تەلەبەکانی لێ ئاگادار بکرێتەوە قسە و گفتوگۆمان هەبووە بۆیە ئێمە توانیمان ئەو بابەتانە ڕێکخەین و لەسەر ناوەندەکانی خوێندن دابەشەکەین بۆ مامۆستایانە وەکو منهەج نییە بۆ تەلەبەکان بی و ملزەم بن دوایی ئەوە ئەگەر بکرێ مادەیەکی تر ئامادەکەین یان دەرسێک ئامادەکەین چەند بابەتێک ئامادەکەین بە هاوکاری مامۆستایانی زانکۆ بۆ ئەوەی ببیتە منهەج لەمە دووە ژینگە وەکو بابەتێکی سەرەکی بخوێندرێ نەک هەر چەند بەشێک بێ لە ناو کتێبەکانی زانستیان جوگرافیان بەشێک بی لەو بابەتانەی کە هەیە یعنی چۆن دەرسی کیمیا و فیزیا و جوگرافیا و مێژوو و ئینگلیزی و بیرکاری هەیە ئەبێ دەرسێکی شەبی بە ناوی وامان پێ باشە دەرسێکی شەبی بە ناوی ژینگە یان پاراستنی ژینگە بۆ ئەوەی هەر لە سەرەتاییەوە تەلەبە وشیار بکرێنەوە بۆی کە پێویستە ئێمە ژینگە بپارێزین و تێکی نەدەین و پیسی نەکەین باشە کاک عەبدوڕەزاق هەر بە کورتی ئەگەر وەڵامم بیتەوە ئەمڕۆ کۆبوونەوەکەتان دەست پێکات و باست لەوە کرد کە وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەدسەعید بەشدارە بێ لەگەڵتان دەتانوێت ئەمڕۆ چی پێ بڵێن داواکاریتان چییە لێی چۆن ئەتانوێت ئەم سمینارە ئاراستە بکەن بەوەی کە وەزیری پەروەردە هەوڵی ئەوتان لەگەڵا بدات یاخود یارمەتی دەرتان بێ بۆی کە بە زووترین کات بچێتە ناو پلانەکانی خوێندن ئێمە کە کۆبوونەوەکە ئەکەین سەرەتا بەڕێ سەرۆکی دەستا کە سەرۆکی ئەنجومەنی باڵای ژینگەی مامۆستا عەبدوڕەحمان ئەو وتارێک پێشکەشێکا لەسەر بابەتی کۆبوونەوەکە و ئیشکردنمان و هەموو ئەو بابەتانێک کە پەیوەندی بە کۆبوونەوەکە هەیە دواتر دەرفەتە دێن بە وەزیری میوان کە ئەمڕۆ بەڕێز وەزیری پەروەردەیە ئەو باسی قۆناغەکانی هوشیارکردنەوە بکات لە ناوەندەکانی خوێندن چی کراوە و چۆن کراوە و ئەوانەی پێشتر کراوە لە داهاتوودا چی بکەین اینجا دواتر نوێنەری وەزارەتەکانیشمان لەگەڵە ینی نوێنەری چاردە وەزارەت ئەندامن لەو ئەنجومەنە ئەوانیش هەمویان سەرنج و تێبینی خۆیانانە بێ لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەی ژینگە لە پارێزگاکان ئەوانیش ئامادە ئەبن لەو کۆبوونەوەی بۆەوەی ئێمە بتوانین بابەتێک گەڵاڵە بکەین کە چۆن لە داهاتوودا بابەتی هوشیارکردنەوەی ژینگەی لە ناوەندەکانی خوێندن زیاتر گرنگی پێ بدرێەوە ببیتە یەکێک لە دەرسە مقرڕەکە ئەو دەرسانێک کە پێویستە بخوێندرێن بەڵێ ئێمە سپاس دەکەین عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت سەبارەت بە ڕێبەری ژینگەیی کە وەکو پرۆژەیەک دەتانێت پێشکەشیکەن سمینارێکی بۆ ئەکەن و بۆ هیوایەکە سەرکەوتوو بن سپاس دەکەن